زانان وشەکانیان ئەوەندە جوانە ئینسان بەڕاستی حەق وایە بەردەوام لە خزمەتیاندا بێ و دەرسی ژیانیان لێوەرگێ. زانایان فەرمویانە، مەبەستم زانایان و فەیلسوفانی ئیسلامە، وتویانە ئەلجەمال یەلفت الئینظار، ئینسانی ڕوخسار جوان پیاوە بێیانژن بێ چاوەکان بەلای خۆیدا ڕادەشێشێ، بەدەست خۆن نییە حەز بە بینی دەکەی، حەز بە جوانی و تەماشاکردنی ڕوخساری دەکەی. بەڵام لكن الحنان يلفت القلوب، بەڵام نەرمونیانی لە سەرخۆیی ڕەوش بەرزی و جوانی دڵەکان بەلای خۆیدا ڕادەکێشێ. زۆر کەسەی ڕوخساری زۆر جوانە لە پیاوان و لە ژنان، لە کوڕان و لە کچان، بەڵام کاتێک کە لەگەڵی تێکەڵاو دەبی بڕواتان هەبێ هەز بە بێزاری دەکەی. زۆر ئافرەتەیە بە خوشک و کچمان بێ، یعنی خەڵک ئاواتە خواست بۆ هاوسەرگیری لەگەڵا بکە، بەڵام کاتێک دەبینی هاوسەرەکەی خۆی لێ بێزارە، بۆ لە بواری ڕەوشت و ئەخلاقا تەعاملەکان نازانێت، لەگەڵ یا ئیدارە ناکەی. بەڵام کەسانێکن لە ڕوخسارە بەو شێوەیە نین، بەڵام نرمونیانن، بەڕاستی لە سەرخۆن هێمنن، ئەوانەی یەلفت القلوب، دڵەکان کەمەند کێش دەکەن. جا ئینسان خۆشەویستی ناو دڵان بێ باشترە، نەک هەر تەنها کاتی لەبەر چاوان بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە خاتو عایشەی هاوسەری دایکی مانداران، دایکی بەڕێزمان ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و لە ئەبوو بەکری باوکی بێ، دەفەرمێ لە وەصفی پێغەمبەر صلی الله عليه وسلم كان إذا خلا بنسائه ألين الناس وأكرم الناس ضحاكا بساما. إمام السويتي رحمة خواه لبن لجامع الصغيرة بجمع فرمودي 6643 أم فرمودي أنه صحيحة. خاتو عائشة دفرمي پیغمبری خواه صلى الله عليه وسلم كان إذا خلا بنسائه، كاتي دقرايا ولاي هاوسركاني، يعني الروشت وأخلاقي مروف براستي لناو خيزان دا دردكوه. چونکە لە دەرەوەی ماڵ تۆ دایمە میکیاجێک بۆ خۆت دەکەی، هەڵس و کەوتەکانت نەرمونیان دەکەی، نائیدارە ناکەی، بەڵام هەڵس و کەوت و ئەخلاقی ڕاستەقینە ئەوەیە تۆ لە ناو خێزانەکەی خۆتە ئاوا ببیندرەی. بۆیە خاتو عایشە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو کاتەی بەتەنیا دەبوو، چاوی هیچ پیاوێکی دەرەوەی لەسەر نەبوو، هیچ هاوڕێیەک و هاوڵێک و سەحابیەکی لەگەڵا نەبوو، تەنها لەگەڵ هاوسەرەکانی خۆی لە ماڵەکاندا دادەنیشت. دەفەرمێ كان أكرم ألين الناس، براستي جاسي ألين وأكرم وأوانكن حمد ضحاك وبسام هموي صيغة مبالغة، يعني للوت كدابو للوت كينرمون يعني دابو. قد پیغمبری خوا صلی الله علیه وسلم تندو تیژ نبو، پیاوی ڕەوش بەرز ئەو کەسەیە لەگەڵ ماڵ و منداڵیدا نەرمە. داخی گرانم لە کوردەواری ئێمەدا وا ئەزاندرێ پیاو ئەگەر زبر و موڕەق و دەنگ گەورە و تووڕە و تۆسم بوو بەرامبەر منداڵەکانی نەوێرن تەنانەت پرسیارێکی لێ بکەن، ژن نەوێری بیر و ڕایەکی خۆی دەربڕێ بەڵێن بەڕاستی پیاوێکی مهمە، بەڕاستی عەزیمە. نەوەڵا کەس ناگاتە هیچ ڕەفتار بەرزیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەو مامۆستای هەمومانە، مامۆستای هەموو مرۆڤایەتیە، بەڵام کاتێک دەچۆ ناو ماڵ و منداڵی ئەلین الناس، لە هەموو کەس نەرمونیانتر بوو. هەروەها دەفەرمون وأكرم الناس، خاتو عائشة دەفەرمێ لە هەموو کەس بەڕێزتر بوو، قەت بە ناوێکی سوگ نەبووە بانگی خێزانێکی بکە، بانگی هەموو خێزانەکانی بە کورتکراوەی دەکرد. دەیفەرموو یا عائش، نەیدەفەرموو یا عائشە، عائش واتە کورتکردنەوەی ناوەکە لەبەر خۆشەویستیە. دەیفەرموو یا حومەیرا، سوورە گیان، سوور و سپیەکەم. یعنی ئاوا بەم شێوەیە زۆر بەڕێز بوو لە کاتی قسەکردنا کە قسەی لەگەڵ هاوسەر و منداڵەکانی خۆیدا دەکرد، زۆر بەڕێز بوو، بەڕێزترین بوو. ضحاکن، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ قسەکردنا دایمە زەردەخەنەکەشی پێدەکەنی، جار هەبوو پێدەکەنی بەسامن، زۆریش زەردەخەنە لەسێر لێوی بوو، جار هەبوو دەگەیشتە حەدی پێکەنین، جاریش هەبوو زۆربەی کات لە هەموو کەس زیاتر زەردەخەنە لەسەر لێوەکانی بوو. قەتمان نەدەبینی مڕ و مۆج بێ لە ماڵەوە ئیلا مەگە کارێکی ببینایە کە پێچەوانەی فەرمانی خوای پەروەردگار بووایە و خەڵەکانی بە جوانی بۆ ڕاست دەکردینەوە.